يدعون إلى الخير يسعد فؤادي كلما ذكر الحبيب ترنما. يدعون إلى الخير ويأمرون بالمعروف. نبي ربي قال خێزانەوە پێک دێ، خێزانیش لە ئەفراد و تاکەوە پێک دێ کە خێزانەکان بەختەوەر نەبوون کۆمەڵگا هەرگیز بەختەوەر نابێت. کۆمەڵگا بەختەوەر نەبوو جیلی تازەمان کە دێت جیلێکی شەقی و خراپی لێ دەردەچێت، عاقیبەت بەرەو خراپە دەڕوات تا دوا ڕۆژیش بەرەو جەهەنەمی دەبەخوا پەنامان بدات. و هەر کاتێکیش کە ناوماڵی مرۆڤ بەختەوەری و ئارامی تێدا نەبوو لە کارەکانیشی سەرکەوتوو نابێت، مناڵەکانیشی ساڵح و بەختەوەر نابن ئیلا ئن یەشاء الله. وبالحق صار معلما، للحق صار معلما. بسم الله الرحمن الرحيم. داواکارم لەخوای پەروەردگار ئەجر و ماندووبوونی هەموو میوانانی بەڕێز مامۆستایان ئەوانی کە لە ناو شاری هەولێرەوە هاتوون تەشریفیان هێناوە و ئەو مامۆستا بەڕێزانە و ئەو برا خوشکە بەڕێزانەی کە لە دەرەوەی شاری هەولێرە هاتوون هەموو لایەکتان بەخێر بێن سەر و سەرچاومان. خوای گەورە پاداشتی ماندووتان بداتەوە. هەموو کۆڕووکۆبوونەوەیەک ئەگەر بە کەلامەکەی خوای پەروەردگار دەست پێ بکات دڵنیان خوای گەورە بەرەکەتی زیاتر تێدەکات و باڵی ڕەحمەت و میهرەبانی دەڕژێنێت بەسەر کۆڕەکەدا ئینشاء الله. داوا لە بەڕێز مامۆسای قورئان خوێن شێخ عومەر عەبدوڵڵا دەکەین ئێستا با بفەرمێت چەند ئاەتێک دڵ و دەرومان پارە بکات. فەرموون. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا إن تطيعوا فريقا من الذين أوتوا الكتاب يردوكم بعد إيمانكم كافرين. وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها. كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف
يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم يوم تبيض وجوه وتسود وجوه يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين. خواهی بکەورە پاداشتی بەڕێز شێخ عومەر عەبدوڵڵا بداتەوە چۆن ماڵێکی ئارام و بەختەوەر دروستکەین یان بنیات بنین. ناونیشانی سیمیناری ئەمڕۆی بەڕێز دکتۆر عەبدوڵلەطیف ئەحمەدە لە خزمەت بەڕێزتانە. پێش دەستپێکردنی بەڕێزیان و بەخێراتنیان ئێمە چەند پرسیارێکی ئاڕاستە دەکەین هیوادارین بە جوانی بۆمان ڕوونکاتەوە و تیشک بخاتە سەر هەموو ئەو تەوارانی کە لەم پرسیارانەیە ئاڕاستی بەڕێزیان دەکەین. پێی دەڵێن مەبەست لە ماڵی بەختەوەر چییە؟ پایەکانی ماڵی بەختەوەری چین؟ ئایا دەستگرتن بە دینەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر بەختەوەری ماڵەکان؟ ئایا تەنها دینداری بەسە بۆ ئەوی ماڵ بەختەوەر بێت؟ جگە لە دین چی شتێک پێویستە بۆ ئەوی خێزان بەختەوەر بێت؟ ئایا ماڵی خۆش هۆکاری بەختەوەریە؟ ئایا دەوڵەمەندی مەرجە بە بەختەوەری؟ ئایا هەژار چۆن بەختەوەر بێت؟ ئایا جادوو چاوی پیس ڕێگرە لە بەختەوەری؟ هۆکارەکانی بەختەوەری و ڕێگرەکانی بۆمان ڕوونکاتەوە. ئایا جێندەر هۆکارێکە بۆ بەختەوەری خێزان یان بە پێچەوانەوە؟ ئایا حکومەت بەرپرسە لە پاراستنی خێزان؟ هەموو پرسیارانی ئاڕاستە دەکەین ئینشاءالله. داواکەین لە بەڕێزیان بفەرمێت. فەرموو مامۆستای بەڕێز. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. مامۆستایانی بەڕێز برایان و خوشکانی بەڕێز یاخوا بەخێر بێن. خوای گەورە نیەتی منیش و ئێوەی بەڕێزیش خاڵسکە. مەبەستمان ڕەزابوونی پەروەردگار و خزمەتکردنی ئیسلام و موسڵمانان بێت. بێگومان ئەم جۆرە کۆڕانە هەدەف تیایدا نوێکردنەوەی ئیمانی یەکتریە ئینشاءالله. اجلس بنا نؤمن ساعة. مەبەستی ئایدا تەذکیرە وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. مەبەستی ئایدا یەکبینین و بوژانەوەیە کە مسلمانان کە لە پێناوی خوا سەردانی یەکتر دانیشتین لەگەڵ یەکتر هەموو ئەو مەبەستانە گەورەن و پیرۆزن پێش ئەوەی مەبەستەکە تەعلیم و فێرکردن بێ
کە لەوانەیە زۆرێک لە ئێوەی بەڕێز زۆر لە من لەم بابەتە و لە غەیری ئەوە شارەزاتر بێت. کەواتە مەقسەدەکان پیرۆزن، خوای پەروەردگار موفەقمان کە لە ئاستی دابین بۆ جێبەجێکردنی. ماڵی بەختەوەر و پیرۆز، ماڵی بەختەوەر و ئارام ئایا گرنگە؟ ئایا پێویستە ئینسان لەسەر ئەم بابەتە بدوێت لێکۆڵینەوەی لەسەر بکە، بیری لێ بکاتەوە، یا تیلقائیەن هەموو ماڵێک بەختەوەرە و پێویست بە محاضەڕە و دەرس و دانیشتن و لێکۆڵینەوە ناکات؟ پەروەردگارمان بە ڕەحمەتی خۆی کە ژن و پیاوی دروست کردووە، جعل لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. پەروەردگار لە خۆمان خێزانی بۆ دروست کردوین، مەوەدەت و خۆشەویستی و ڕەحمەتێکی خستۆتە بینمانەوە. طبعا ئێمەی ئەهلی ئیمان، کەسانی ئەهلی خوا، بۆ ئەوەی بەهۆی ئەو مەوەدەت و ڕەحمەتەوە، ئەو خۆشویستن و سۆز و عەطف و میهرەبانیەوە ژیانێکی ئاسوودە و ئارام و بەختەوەر لە ناو خێزانەکاندا هەبێت. هەر کاتێک ناوماڵی مرۆڤ لە ناو ماڵیدا بەختەوەر و ئارام و خۆشحاڵ بوو، سەرکەوتوو دەبێت لە کارەکانیدا، کەسێکی بەرهەمهێن و ئیجابی دەبێت لە ژیانیدا، جیلێک نەوەیەک پەروەردە دەکا کە ببنە کەسانی مەزنی دواڕۆژ بۆ وڵاتەکە، و هەروەها بەختەوەری دواڕۆژیش دابین دەکات. و هەر کاتێکیش کە ناوماڵی مرۆڤ بەختەوەری و ئارامی تێدا نەبوو، لە کارەکانیشی سەرکەوتوو نابێت، مناڵەکانیشی ساڵح و بەختەوەر نابن ئیلا ئەن یەشاء الله، و کۆمەڵگایەکی بەختەوەریش پێک نایەت، چونکە کۆمەڵگا لە خێزانەوە پێک دێ، خێزانیش لە ئەفراد و تاکەوە پێک دێ. کە خێزانەکان بەختەوەر نەبوون، کۆمەڵگا هەرگیز بەختەوەر نابێت. کۆمەڵگا بەختەوەر نەبوو، جیلی تازەمان کە دێت جیلێکی شەقی و خراپی لێ دەردەچێت، عاقیبەت بەرەو خراپە دەڕوات، تا دوا ڕۆژیش بەرەو جەهەنەمی دەبا، خوا پەنامان بدات. کەواتە ئەم بابەتە گرنگە براکانم. ئینسان هەرچەندە لە دەرەوەی ماڵ لە ناخۆشی و ناڕەحەتیدا بێ، کێشە و مشکیلەی گەورەی هەبێت، کاتێک کە دەگەڕێتەوە ماڵی خۆی، هەست بە ئارامی، هەست بە بەختەوەری، خۆشحاڵی بکات، تەواو ئیسراحەت دەکات. بەڵام کەسانێک هەست بەوە دەکەن کە گرنگی خێزان و ماڵ چەندێک گەورەیە، ئەگەر بچین پرسیار لەو کەسانە بکەین کە لە بەندیخانەن، ئەرێ تامی ماڵ چۆنە؟ جا دەڵێ خوا بکە من ڕۆژێک بێت بگەڕێمەوە ناو خێزان و ماڵی خۆم، خۆشترین شوێنە. ئەو کەسانی کە دەربەدەرن، ئەو کەسانی کە لە هەندەرانن، ئەو کەسانەی کە بێلانە و بێماڵن، لەوان پرسیار کە ئەرێ ماڵ گرنگە بۆ ئینسان هەبێ، خۆشە؟ بەڵێ، بەڵام بە مەرجێک ئەو ماڵە ئاسوودە و بەختەوەر بێت. بۆچی ئەم بابەتەمان هەڵبژا براکانم؟ یەکەمیان لەبەر گرنگی بابەتەکە، دووهەمیان لەبەر دەستێوەردانی دەرەکی لە ناوماڵی کورد، ناوماڵی مسلمانی کورد. بل مكر الليل والنهار إذ تأمروننا أن نكفر بالله ونجعل له أندادا. مكر الليل والنهار، شەو ڕۆژ پیلان دەجێڕدرێت، نەخشە دادەندرێت، دراسە دەکرێت، چۆن ناوماڵی مسلمان بەگشتی و ناوماڵی کوردی مسلمانیش بە تایبەتی تێک بدرێت. بەڵام نایەت ڕاست و ڕەوان وەکو جاران ئیستیعماری قەدیم بە ناوی داگیرکردن و تێکدان و کاولکاری بۆت نایەت. ئەو سەردەمە ڕۆی نەما، سەردەمێک بوو هەرچی زۆربەی وڵاتانی مسلمان مستعمەرە بوون، داگیر کراو بوون بە ئاشکرا. عێراق هی فڵان وڵاتە، کوێیت هی فڵان وڵاتە، تورکیا هی فڵان وڵاتە، سووریا هی فڵان وڵاتە، ئوردن، فلەستین، کۆمەڵی وڵاتی داگیرکەری بیانی دەستیان بەسەر وڵاتی مسلمانان داگرف.
هندوستان مستعمرەیە، پاکستان پێدا بڕۆ، ئەو سەردەمە نەما. ئێستا باسی ئازادی دەکەن، باسی سربەخۆیی دەکرێت، باسی مافی مرۆڤ دەکرێت، کەواتە ناکرێ بێ ڕێک و ڕەوان داگیرت کە زۆر بەزەقی دەست بەسەر هەموو پێداویستیەکانت دابگرێ. نا، ئێستا دێت لە ژێر شیعار و ناونیشانێکەوە بۆ دێ کە باطنه فيه الرحمة وظاهره من قبله العذاب. لەڕواڵەتدا اینجا کە مافی مرۆڤ و مافی ئافرەت و ئازادی و ئەو جۆرەشتانەمان بۆ دابینکەن، چیترمان دەوێت؟ وەڵڵا مەمنونین، بەڵێ زۆر کەس دەستیان ماچ دەکات، خەڵەتاوە. وا دەزانێت فعلاً نەجاتەکەی لەو هەلاکەتەدایە، پێی خەڵەتاوە. وا دەزانێت ماڵی موسڵمانی کورد ماڵێکی شەقاوەتە، بەدبەختیە، هیچ تاکێکی تیایدا لە ئارامی و لە بەختەوەریدا نییە. پێویستە ئەوان بێن ڕزگارمانکەن، پێویستە ئەوان بێن ماڵەکانمان بەختەوەرکەن. چێ بێت؟ غەرب. غەرب ماڵی هەیە، خێزانی هەیە، تاوەکو بێ خێزانی ئێمە بەختەوەرکە. خۆژنیان لە وڵاتێک ئەژی و پیاویان لە وڵاتێک ئەژی و مناڵیان دەبێت چەندەها فەحسی بۆ بکەن تا بزانن چێ باوچێتی. و ئێستا ئەوان دێن ماڵی ئێمەی کورد بەختەوەر دەکەن. بڵێ شیعارەکە ئاوایە، ماڵی ئێمەی کورد بەختەوەر دەکەن. بەچی؟ کۆمەڵێ نەخشەی تۆکمەی جوان دایان ڕشتووە کە پێویستە ئێمە قبوڵی کەین، سوپاسیشان کەین، وەکو جێندەر و وەکو مافی ئافرەت و چی و چی، بە حساب ئەوانە دەرمانی دەردی ئێمەن. لە حەقیقەتیشدا وەڵاهی نە ئێمە لە دەردداین، نە دەردمانە، نە لە بەڵاو موسیبەتدایە میلەتی کورد لەو ڕوانگەیەوە، نە ئەوانیش دکتۆرن، نە دەرمانیش لای ئەوانە. بەڵکو وەداوینی بالەتی هی الداء، دەیەوێ عیلاجمان کە بەوەی کە دەردە، نەک بەوەی کە دەرمانە. دەردێکت بۆ دێنێ لە ژێر قاڵبی و ناونیشانی دەرمانەوە، پێشکەشت دەکا قوربانەوە دەرمانی دەردەکەی ئێوە. ئەخر کوا دەردی ئێمە؟ ئێمە هەرچەندە کارەبامان نەبێت، هەرچەندە ئاوەکو پێویست نەبێ، هەرچەندە ڕێگاوبانەکان مەزبوط نەبن، هەرچەندە خەڵکێکی زۆر لە کرێکی دابێ، بەڵام خەڵکەکە تا ڕادەیەک بەهۆی ئیمان و ڕووکردنیان لە خوا ئاسوودەن. تا نیوەڕۆ تا ئێوارە ئیش دەکات، دەگەڕێتەوە ناو خێزان و منداڵی خۆی، پارەیەکی حەڵاڵی پەیدا کردووە، لەگەڵ خێزانی لەگەڵ مناڵی دادەنیشیە بە زەردەخەنەیەکەوە، بە پێکەنینێکەوە، بە دڵێکی خۆشەوە. الحەمدولله. مشکلەی چییە؟ ئەو خێزانە کوردە مشکلەی چییە؟ نا، مشکلەکەی ئەوەیە کە تۆ بۆچی ڕێدەگری کچەکەت بەو شێوازە جل لەبەرکا کە حەزەکات، کە ئێمە لە سۆشیال میدیا و لە کەناڵە ئاسمانیەکان و لە ڕێگای ئینتەرنێتەوە ئێمە فێری دەکەین کە چی لەبەرکە، بۆ ڕێی لێدەگری. ئەی باوک، چۆنە بێ بە مناڵەکەت بڵێ وامەکە؟ نابێ. مناڵەکەت حەزی لە چی بوو؟ بابیکە، ئازادیە. بۆچی بە کچ و کوڕەکەت کە گەنجن پێیان دەڵێ هاوسەرگیری بکەن؟ نە، لێیان گەڕێ، با بچێ زینا بکە، جارێ کاتی نەهاتووە زووە. بە هەر حاڵ بەڕێزەکانم، هۆکاری هەڵبژاردننی ئەم بابەتە ئەوەیە کە فعلاً دەستێوەردانێکی گەورە دەستی پێکردووە کە ناوماڵی موسڵمانان بەگشتی و ناوماڵی موسڵمانانی کورد بە تایبەتی تێک بدرێت، کاول بکرێت لە ژێر شیعاراتی مەقبوڵیشدا و مەحبوبیشدا. بەڵام پێویستە ئینسانی موسڵمان وریا بێت، زیندوو بێت، بە ئاگا بێت، نەخەڵەتێت. بەڵێ لە ڕۆژەیانێک داین پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام دەفەرمێ يصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق يؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين ويتكلم فيها الرويبضة. لو سردەمە داین لوکاعی بنی لوکاع، کەس نازانێت چێیە و لەکوێ هاتووە و چی خوێندووە و چی دەزانێ، ئێستا لە ڕێگای کەناڵەکانە و لە ڕێگای سۆشیال میدیاوە لە خەڵک بووە بە مڕەبی و
بە موەجیه و ئاراستەکار و پەروەردەکار و ناطقی ڕسمی و قسە دەکا لە ئومور يتكلم الرجل التافه يتكلم في أمور العامة ئەو ڕێگا و شوێن بۆ خەڵک دادەنێت چۆن بژین خێزان دەبێت چۆن بێ ئافرەت چۆن بێ پیاو چۆن بێ کوڕ کچ ئەو دێ ژیانت بۆ دادەنێ قانون و یاسات بۆ تۆ چیت تۆ چیت بە چ صیفەتێک تۆ دێ ژیان بۆ میلەتێکی مسلمانی خاوەن قورئان دادەنیت بە چ صیفەتێک بەوەی کە مقلدێکی نەزان و نەفام و فاشل و دۆڕاوی غەربیت بەوە دەی قانون بۆ مسلمان دادەنیت بەداخەوە کەواتە بەڕێزەکانم زانیمان هۆکار چییە؟ ئەی بابین بزانین ماڵی بەختەوەر پایەکانی چین بێگومان هەموو ماڵێک لە ئەندامی خێزان پێک دێ و لە خانوو ناو ماڵ پێک دێت و هەروەها لە کۆمەڵێک بنەمای ئاینی و قانون و یاسا پێک دێت ئەم سێشتە بریتیە لە بنەماکان و پایەکانی ماڵێکی بەختەوەر هەر خێزانێک ئەندامانی خێزانی تێدا نەبوو خێزان نییە طبعا دەڵێن خێزانی مسلمان کە خێزان لە دایک و باوک و مناڵ پێک دێ دایک و باوک گەنجا خوای گەورە مناڵیان پێ ببەخشێ نەگەو خێزانە جێندەریەی کە ئەمڕۆ دەیانەوێت لە پیا و پێک بێت لە ئافرەتێک و سەگێک پێک بێت ئەمە خێزان نییە مەکەی خێزانە خێزانی مسلمان ومن آياتي أن خلق لكم من أنفسكم أزواجا پیاو ژن مناڵ ئەوە خێزانە أفمن أسس بنيانه على تقوى من الله ورضوان خير أم من أسس بنيانه على شفا جرف هار فانهار به في نار جهنم أو خێزانەی کە لەسەر ئەساسی تەقوا و ڕەزابوونی خوا لەسەر ئەساسی عیفەت و پاچێتی هاوسەرگیریەکی شەریفانە پێک دێ لە نێوان نێرێک و مێک لەسەر ئەساسی ڕەزابوونی خوا بە گوێرەی شەریعەتی خوا ئەوە خێرە یا ئەوەی کە لەسەر لێواری هەڵدێران و داڕماندا بینا دەکرێ وەڵات چییە جۆرەکانی خێزان پیاو یەکیشیان خۆی کردو بە ژن هیچیانیش بە پیاوەتی ماوە هیچیان نێرە هیچیان مێ بە حساب ئەمە خێزانێکە خێزانی تری ژن و ژن ئەمە چۆن خێزانێکە خێزانی تریشیان ژنێک و سەگێک ژنێک و گوێ درێژێک بارەکە الله فیکم ئەمە باس لەو خێزانانە ناکەین ئەمە خێزانێکی قێزەونن لایەقی ئەو کۆمەڵگا غەربیەن مسلمانان لێی بە دوورن کەواتە بەڕێزەکانم ئەندامانی خێزان و هەروەها خانوو ماڵ ئیمان و تەقوا و قانون و یاسا ما بەس چییە لەو سێشتە طبعا خێزان ئەمە گرنگە ئەندامانی خێزان وکە ماڵێکیان هەبێ لانەیەکیان هەبێت تێیدا بحەوێنەوە و هەروەها ئیمان و تەقوا و قانون و یاسایەک ئیمان و تەقوا و قانون و یاسا ئیمان و تەقوا بەڵێ کە هەر بنەمایەکی خێزانی هەر خێزانێک لەسەر ئەساسی تەقوا و ڕەزابوونی خوا نەبێ بە پاچێتی و حەڵاڵی نەبێ قەت بەختەوەر نابێت إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه ئافرەتە هەڵبژاردنی بۆ پیاو لەسەر ئەساسی دینی و ئەخلاقیەتی دینه وخلقه پیاویش هەڵبژاردنی بۆ خێزانی لەسەر ئەساسی چییە فاظفر بذات الدين تربت يداك بەڵێ با جوان بێ بەڵێ با ئەسڵ و نەسەبەی هەبێ بەڵام لە هەمووی گرنگتر دینی هەبێت دەیکە لەسەر ئەم بنەمایانە خێزان دروست بوو ئەمە ئیمان و تەقوا چیتر پێویستە قانون و یاسایەکی پێویستە لە ماڵدا هەبێ براکەنم هەر ئیمان و تەقوا بەتەنها طبعا ئەم قانون و یاسایەش کە لێی وربیتەوە هەر لە عمومیاتی شریعەتی ئیسلام وەردەگیرێ نەک مەبەسمان قانونێکی وەضعی و یاسایەکی دەستکردی دژ بە ئیسلام نا دیقەت دەین براکانم بۆ ڕێگاوبان کۆمەڵێک ڕێنمایی و یاسا و قانون هەیە ئەگەر بێت و ئەو ڕێنمایانەی هاتوچۆ ڕێگاوبان وەلا بنین چی لێ دێت وەزعەکە دەبێتە فەوزا ئیشارەتی سەوزی چی و سووری چی و زەردی چی و کەس حساب بۆ هیچ قانونێک ناکە دەی فەوزایەک دروست دەبێت خوا بزانێ کەس بە کەس نییە
لە هەموو دائیرەیەک، لە هەموو قوتابخانەیەک، لە هەموو جامیعەیەک، لە هەموو شارێک، لە هەموو نەخۆشخانەیەک نیزام هەیە. بۆ گرنگە کاکە بێ نیزام ژیان فەوضایە. بەس بەداخەوە لە ناو ماڵ زۆربەی خێزانەکانمان نیزامێکیان نییە، خێزانێکیان هیچ زۆر خێزان هەیە یاسایەک نییە. طبعا لە عمومیاتی شەرعی خوا وەردەگیرێ کە لەسەری بڕوا. کوڕک سەعات چەند حەزی لێ بێ و کاتە دەخەوێت، کچە بە هەمان شێوەکەی بڕواتە دەرەوەکەی بێتەوە، هەڵەسێ لە خەو جێگاکەی هەر فڕێدراوە لە شوێنی خۆی پاچی ناگڕێکی ناخاتەوە، نان دەخوا لەو لاوە فڕی داوە، حساب بۆ گەورە و بچووکی نەکرێت. کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە لە ناو ماڵدا یاسای ماڵ نەبێت. طبعا با ئیمانیشت هەبێ، با نوێژیش زۆر بکەی، با ڕۆژور زۆر بگری، با لە خوا ترسیش بی، بەخوا ژیان ئەوە ناڕوە. ئێستا هەر هەمومان یەکەی سیارەیەکمان بدەنێ لە چەند ڕێگایەکەوە بەرەو فولکەیەک بڕۆین، بەڵام ئیشارەتی مرور ئیش نەکات. با هەمومان ئیمانمان وەکو عومەری کوڕی خەتاب بێ ڕەزای خوای گەورەی لێبێ. فەوزا دروست دەبێ کاکە ئیمان بەڵێ، بەزەو ئیمانە پێت دەڵێ پابەندی هەندێک ڕێنمایی بە کاکە. ئەنتم ئەعلەموا بئوموری دونیاکم منی، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی. کەواتە تۆ لە ناو ماڵدا ژن و پیا و مناڵ ئیماندارن بەس نییە، با لە ماڵدا یاسایەک هەبێت. ڕۆڵە تۆ دەبێت سەعات 9 شەو لە ماڵ بیت، قانونە. ئەم قانونە دەزانی ژیان چەند ئاسوودە و ماڵ چەند بەختەوەر دەکات. تەواو دەزانێت قانونی ماڵی ئەوان بەو شێوازەیە. منە بێ سەعات 9 لە ماڵەوە بم، کچی من بۆ تۆ نییە شەو بچیتە دەرەوە، نابێت، دروست نییە. بۆ تێیگەێنە بۆ چکە زەرەرە کچەکەم، تۆ زەرەر، تۆش و شەیت ریفقەن بالقەواریر. ئەها براکەم تا سەعات 9 ڕێگات داوە، بەڵێ بەڵام بە تۆ نابێت ڕێگا بدرێت، چکە تۆش و شەیت، تۆ دەشتیت ناسکیت. لەبەرەوە نییە براکەتم لە تۆ خۆشتر دەوێ، نە، لەبەرەوەی دەبێت پارێزگاری لەسەر تۆ بکەم، تۆ ناسکتر و جوانتریت، دەبێت پارێزگاری لە تۆ بکەم، تۆ نابێت شەو بچیتە دەرەوە کچی من. قانونە یاسایە تەواو. هەر کەسەتان هەڵسان جێگاکەی خۆی ڕێک خات پاچی کاتەوە. کۆمەڵێشت تەرتیبات لە ناو ماڵدا کە هەبوو، ئەندامانی خێزان پابەندی بوون، تەواو ژیانێکی خۆش بەڕێوە دەچێت. ئەنجا بینە سەر ئەندامانی خێزان یەک بە یەک بزانین کە پیا و ژن و مناڵ صفاتی پیاوی باش چییە بۆ ئەوەی ماڵێکی بەختەوەر بێت. پیاوی باش ئەوەیە جارێ لە ڕوانگەی دینەکەیەوە کەسێکی صالح بێت. إذا جاءكم من ترضون دينه وخلقه، کەسێکی صالح بێت و مەرجی دووەمیشی ڕەوشت و مامەڵەیەکی جوانی هەبێ و عاشروهن بالمعروف. باوک لە ماڵەوە هەم لەگەڵ خێزانی و هەم لەگەڵ مناڵەکانی پێویستە بە ڕەوشتێکی جوان، هەڵسوکەوتێکی جوان، بە نەرم، بە ڕەحمەت و ڕەئفەت و مەوەدەتەوە مامەڵە بکات و هەروەها ببێتە قودوەیەکی حەسەنە. ئەگەر باوک لە ماڵ نەبوو قودوەی حەسەنە، تەنها قسە بوو، وا بکە وا مەکە، بەڵام خۆی نەیکە، قەت مناڵیش ساڵح نابێت ئیلا ئەن یەشاء الله، و قەت ماڵیش بەختەوەر نابێت. بەڵام کاتێک کە ژنیش و مناڵیش سەیری پیاوەکە دەکەن، فعلا قودوەیە، نمونەیە، نمونەی تەعامل جوانی و ڕەوشت بەرزی و چاچێتیە، ئەو کاتە تلقائیەن تەسیر لەوانیش دەکا، ئەوانیش کەسێکی باش دەبن. و هەروەها ئەلقیوامە، پێویستە بۆ ئەوەی ماڵ بەختەوەر بێ قیوامەت بەدەستی پیاو بێت. ئەنجا ناوی دەنێن پیاو سالاری، ناوی دەنێن ئەمە دیکتاتۆری، ناوی دەنێن ئەمە زوڵمە لە مافی ئافرەت. کەیفی خۆتانە، کێشە ئێمە نییە چی ناو دەنێن، بەڵام پەروەردگار قیوامیەت و سەردارێتی داوەتە دەست پیاو. دەبێت یەک قائید هەبێ لە ناو ماڵدا، ئەویش پیاوە. ناکرێ قائیدەکە ژن بێت، نابێت. بۆ نابێت؟ لەبەر ئەوە نییە دیسان پلەی ئافرەت لای خوا نزمتر بێ لە پیاو، نە، دوور ڕۆیشتی بە هەڵ ڕۆیشتی هەیە و کەسەی واگومان دەبەی. لەبەر ئەوە نییە خوای پەروەردگار پیاوانی خۆشتر دەوێت لە ئافرەتان، ڕێزی پیاوانی زیاتر داوە لە ئافرەتان، نە، بە هەڵەدا چویت. ئەمەیان بۆ قیادە دەشێت، ئەمەیان بۆ قیادە ناشێت، نابێت. ئەمەیان بۆ پەروەردەی مناڵ دەشێت، ئەمەیان بۆ ئەوە دەشێ و ئافرەتەکە وەکو چرایەک لەو ماڵەدا ڕووناچی کاتەوە، دڵی مێرد و مناڵ و هەمووی خۆش کات. بەڵام پیاوەکەش دەبێت ئیشکە، کەسابەتکە، ماندوو بێت، نەفەقە بچێشێت. بەس ئەو قائیدی ماڵە، ئەو قائیدی ماڵە. لن يفلح قوم ولوا أمرهم امرأة، والله سەرکەوتوو نابن. ئەمری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەبەری ئەوە، الصادق المصدوق. بۆچی تەکوینەی
خلقەتی ئافرەت و پیا و جیاوازە. ئافرەت زۆر بە سۆز و بە عەطفە، ئافرەت ضعف و ئەو من ينشأ في الحلية وهو في الخصام غير مبين. بطبعی خۆی ئافرەت ئەوەندە سۆزدار و عاتیفەیە، حەزمی وەکو پێویست نییە وەکو پیاو ناتوانێت. ئەو ئیدارەیە دەبێت پیاو بیکە کە مەشەقەتە. ئەمە خاڵێکی جەوهەری بەختەوەری خێزانەکانە. هەر کاتێک خێزانێک ئەو مەرجەی لە دەستدا پیاوەکە سەرداری ماڵ نەبوو، قیوامەت بەدەست ئەو نەبوو، لاواز و بێدەسەڵات بوو. مامۆستا سامان لێرەیە وتی جارێکیان چوینە ماڵێک، نازانم خانوو بەکرێ بگرین چی بوو، الحاصل لە یادم نییە، وتی هەر قسەمان کرد و ژنەکەی بەجوابات، هەر قسەمان کردەوە. تی پیاوەکەی لەو لە دانیشت مەرە برا تۆ وەزیفەت چییە لەو لە دانیشتوی؟ قسەیەک ناکەیت، تۆ جوابمان نادەیتەوە. توجا چی بڵێم وەڵاوە نایڵێت، هەمووی بەدەست خۆیەتی. کەواتە فەشەل دێنێ، ئەو خێزانە فەشەل دێنێ. هەر کاتێک پیاو تەنازولی کرد و سەحبی کرد، چۆ دوا و خێزانەکەی هاتە پێشەوە بۆ دەمسپی ماڵەوە، ئەمە زەرێکی گەورەیە، قەت ئەو ماڵە بەختەوەر نابێ. صفەتی پیاوی باشەوەی بزانێت ئەرک و مافەکانی چییە، حەقی ژنەکەی چییە بەسەریەوە، هی مناڵەکانی چییە بەسەریەوە، وە پێی هەڵسێ. ئەو کاتە بێگومان پیاوێکی باش ئەوە ئەندامێکی باش لە ناو خێزاندا هەیە کە سەبەبی ڕئیسی بەختەوەری خێزانەکەیە. ژنی باش کامەیە؟ فصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. یەکەم صفەتی ژنی ماڵی بەختەوەر ئەوەیە ژنێکی صالحە بێت، ژنێکی لە خواترز بێ، ئیماندار بێ. ئەوەیە کاتێک کە پیاوەکەی لە ماڵە گوێڕایەڵی دەکات، کە پیاوەکەی غایب بوو دەیپارێزێ، حفظی عرض و ناموسی خۆی دەکات و هی مێردەکەی دەکات، ماڵی مێردەکەی بەزایە نادات. حافظات للغيب بما حفظ الله. و هیچێک لە صفاتەکانی ئافرەتی ماڵی بەختەوەر بزانێت حەقی مێردەکەی چێ بەسەریەوە، حەقی مناڵەکانی چێ بەسەریەوە. والمرأة راعية في بيت زوجها وهي مسؤولة عنهم. دەبێ بزانێت چ ئەرکێکی لەسرە بەرامبەر بە پیاوەکەی. زۆر ئافرەتێ نازانێت، وەڵڵا نازانێت چ حەقێکی پیاوەکەی خۆی لەسرە، هیچی لێ نازانێت، جاهلە و نەفامە. ئەنواع و ئەشکال گۆرانی دەزانێت، ناوی دەیان ممثل و ممثلات و ڕاقیسە دەزانێت، بەس بڵێ خۆشتی من تۆ حەقی مێردەکەت چییە بەسەرتەوە دەزانیت؟ نەوەڵای نازانم. ئەو دەبێت چێشتی بۆ لێنم و داوای سەرجەییشی لێم کرد دەبێ حازر بوو تاوە هەرەوە نییە. چۆن هەرەوەی خۆشتی من دەتۆ فێر بە پرسیار کە فەسەلوو ئەهلە ذیکر ئین کونتم لا تعلمون، داوا لە مێردەکەت بکارێ وەرە فێرمان کە ئێمە چۆن بژین، حەق و مافمان چییە بەسەریەکەوە. بۆیە ئافرەت پێویستە بزانێ ئەو مەسئولە بەرامبەر پیاوەکەی، بەرامبەر مناڵەکانی. مۆبایلێک دەداتە مناڵەکەی بەس بۆی بێدەنجی کا بۆ خۆشی خەریکی تەلەڤیزیۆنە، خەریکی سەتەلایتە، خەریکی هەرچی هەیە، یا دەچێت لەبەر دەرگادا دەنیشێت و لەگەڵ ڕەفیقەکانی و تاو مناڵ سەیری چی ئەکات و خەریکی چێ گوێی لێ نییە. ئەمە ئافرەتی باش نییە، ئەو خێزانە بەختەوەر نابێ. بەڵام تەقینەوەکە ئەمڕۆ ڕوونادا، تەقینەوەکە کاتێک ڕوودەدا کە ئەو باوکو دایکە و مناڵانەیان ئیهمال کرد، ئێستا مناڵ گەورەبوون لە دەسەڵاتی ئەواندا نەماوە. تەوا نەکچ بە قسەی باوکی دەکات، نەکوڕ بە قسەی دەکات، نەحسابیان بۆ دەکەن، نەدەزانن حەیات چییە، نەدەزانن ئەخلاق چییە، نەدەزانن ئیمان و نوێژ چییە، بۆ بە مناڵی ئیهمالیان کردن. صفەتێکی تری هەر یەکەیان سێ صفەتم هێناوە بە کورتی. صفەتی سێهەمی ئافرەتی باش هی ماڵی بەختەوەر کامەیە؟ هەیینەتون لەیینەتون قەنوعە. ئافرەتێکی نەرمونیان بێت، نەک طەبیعەت پیاوانە بێ. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێت ثەلاتەتون لا ينظر الله إليهم. یەکێک لەو سێیانە چییە؟ متەڕەجیلەة النساء المتشبهة بالرجال. ئەو ئافرەتەی خۆی دەکا بە پیاو، نەک ڕەگەزی دەگۆڕێ، ئەوەش پەیدا بۆ پەنا بەخوا، ڕەگەز گۆڕی نا، وەکو پیاو دەنجێکی گڕ و بەرز بێتام، جلی پیاو لەبەر دەکات، تەسەڕوف وەکو پیاو دەکا. ئێمە لە ماڵەوەدا یعنی پیاو سێ دەکات، باشم پیاو مێناوە ژن مێناوە، ئێمە چ خۆشیێکی لێ دەبینێت؟ هیچ طبعا. بۆیە ئەو ئافرەتەی کە سەبەبی بەختەوەری ماڵە، هەیینەتون لەیینە، نەرمونیان، قسە خۆش، ئینجا قەنوعە، بە قەناعەت بێ. سیر دەکات پیاوەکەی داهاتی چییە، توانای پیاوەکەی تا چەندە. بۆیە قاچ بەقەدەر بەڕێی خۆی ڕادەچێشێت، تەکلیفەکانی لە مێردەکەی بە ئەندازەی داهاتەکەیە.
نەک کەیفی خۆتە من دەمەوێت وەکو ڕەفیقەکەم وەکو جیرانەکەم وەکو خزمەکانمان ئەو ئافرەتانە بەختەوەری خێزان ناهێڵن کە بێت و قەناعەتیان نەبێت. مناڵی بەختەوەر ئەوەیە خواپەرست و ساڵح بێ، مناڵی بەختەوەر ئەوەی گوێڕاڵی باوکو و دایکی بکات، مناڵی بەختەوەر ئەوەیە کە چالاک و لەرسوک و تەندروست بێت، پابەندی ئەو یاسا و ڕێسایانە بێت کە لەناو ماڵەوەیدا لەلایەن باوکو و دایکی بۆی دانراوە. ئەو کاتە کە ئەم سێ لایەنە باوک دایک مناڵ باش بوون، ئەو سیفاتانیان تێدا بوو، بێگومان ماڵێکی بەختەوەر دەبێ. بینە سەر سیفاتی ماڵ ئەمجا خودی ماڵەکە، کام ماڵە زانیمان ئەندامەکانی ماڵ ئەی ماڵەکە چه صفاتێکی تێدا بێ بەختەوەری تێدا بەدی دەکرێ؟ فراوان و پاک لە حرام، ماڵێکی فراوان بێ پاک لە حرام بێت. فراوانیش یەمەنی قسەیەکی خۆشیان هەیە دەڵێ السعة في القلوب، يعني في القلوب. فراوانی دڵ کە دڵت فراوان بوو بەخوا هەموو شوێنێک تەسچیش بێ بەلاتەوە هەر فراوان دەبێ، تەحمولی یەکتر دەکەی لەگەڵ یەک هەڵ دەکەیت و دەژیت کە دڵ فراوان بوو. بەڵام کە دڵ تەنگ بوو تەسک بوو دڵ فراوان نەبوو بەخوا لە قەسرێکی 1000 مەتریش دابێت هەروە دەزانێ هیچی نییە و دڵی تەنگە. کەواتە ماڵێک پاک بێ لە حرام. ئەی برای مسلمان ئەی خوشتی مسلمان دەتەوێت ماڵەکەت ئارام بێ بەختەوەر بی پاچیکە لە حرام. با ئەو ماڵی تۆ هەر بەیانی جارێ لە خەو هەڵنەستاوی زرمەی مۆسیقا و گۆرانی دێت، ڕقس و سەما لە شاشەی تەلەڤیزیۆنەکەت دێ، ئێ دەشتەوێ بەختەوەر بی وەڵڵا بەختەوەر نابی. ئەو ماڵە شەیاطینی تێدایە، ئەو ماڵە ڕەحمەتی و بەرەکەتی پەروەردگاری بۆ دانابەزێت. با پاک بێ لە حرام. با ماڵەکانمان پارێزراو بن بە یادی خوای پەروەردگار. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ نمونە لە فەرمودەیەکدا دەفەرمێ عليكم بالزهراوين البقرة وآل عمران. آل عمران وبقرة بخوينن دو سورتي زهر مباركا بتابتي سورتي بقرة دفرمي البيت الذي تقرأ فيه سورة البقرة ينفر منه الشيطان. أو ما لي سورتي بقرة يدا دخوين دري الشيطان لي رادك بلام نابي براي من تلفزيوني خستو تسر سورتي بقرة وخوشي لا آخريش قصة كردنو غلبه اصلا حرمتك بو قرانك اخوا دانانه طلع والله الحمد لله منهم روج سوره بقره هلدكين لما لا كم سوره بقره تو قال سوره بقره يا سوره فيل يا نمله والله قال يجني نابي برا خود بيخوينا هولدا لو ما ليتو دا سوره بقره بخوين دريت انداماني خيزان دابنيشن دي او من ربع جزء دخوينم ديتوش ربعي تر بخوينا خيزانم دي من على كان يوج اشتيك بخوينين بالا مالو داداني شينو سورتي بقرة يا قرآن بقشتي بخوينين انجا سير كتشون خواي پروردگار او مالا پر لبركة ورحمة آرامي وبختوري دكات او مالي سورتي بقرة تيدا بخوين الشيطان اللي نزقنا بيتوا في عمر إخوة عليه الصلاة والسلام فرمي اجعلوا من صلاتكم في بيوتكم لا تجعلوا بيوتكم مقابر. مالا كانت ما كان قورستان لقورستان نابي نيوشكيت وايا لا تصلوا إلى القبور ولا تصلوا عليها ولا تجلسوا عليها. مالا كانت مكة قورستان يعني شي اجعلوا من صلاتكم في بيوتكم فإن خير صلاة المرء في بيته إلا المكتوبة. خيرترين نواجي إنسان أويك لمالا وديك إلا فرض نبينا فرض لمزقودك جقال فرض مالا ودزور نواجي تدابك نواجي تدابك دزاني كانت مباركة كلمالا ودا مصلى كتبه مصلى البيوت سلف هيان بوا صحابة بويان الرزاق خوان لبيه ئەو تێکی لە سەحابە دەفەرمێ پێغەمبەری خوان بان کرد عەلەیهی سەڵات وسەلام دعوەتم کرد بۆ ماڵەوە وتمەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شوێنێکمان بۆ دیاری کە لەناو ماڵەوەدا نوێژ دوو ڕکاتمان بۆ بکەلەی بۆ ئەوەی ئەو شوێنە بکەینە موسەڵا لەناو ماڵەکەی خۆماندا نوێژ دیا بکەین. پێغەمبەری خوا هات عەلەیهی سەڵات وسەلام فەرمی کوێت دەوێت لە کام لاوە ئەنجا دوو ڕکات نوێژی بۆ کردن و بە جەماعەت لە دوایان کرد موسەڵە البیوت. با ماڵەکانمانەوەی تێدا بێ کاک ئێستا مۆدیلی تازە دەبێ ماڵ ساوناوی تێدا بێ و حەمامی تورکی تێدا بێ و چی ئەی بەڵام قورئانی تێدا نییە موسەڵای تێدا نییە نوێژی تێدا ناکرێ نوێژە فەرزەکەیە بە پەلە ئەگەر ڕاکا بۆ مزگەوت یا ڕانەکات لە ماڵەوە بیکە لە هەر کوێیەک تەنها ئەو ماڵە نوێژی تێدا ناکرێ یادی خوای تێدا ناکرێ زیکری تێدا ناکرێ. ئێ چۆن ماڵێکی ئارام و بەختەوەر دەردەچێ دەرناچێ. وتمان بوونی قانون و یاسایەک لەناو ماڵ گرینگە ڕزق و ڕۆزی و ئەمان. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من
أصبح منكم معافا في جسده آمنا في سربه عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها. هر کەسێک کە بەیانی هەڵدەستێت ڕزق و ڕۆزی ئەو ڕۆژەی هەبێت سەلامەتە الحەمدولله هەڵساوم شەلەل و جەڵتە لێی نەداوم و مناڵەکانم سەلامەتن ئەمانم هەیە لە ترس دانیم کەئەنەما هەموو دنیات بۆ کۆکراوەتەوە لە بەردەستدانراوە. ئەلئەمان وەرزق بەڵام کام ڕزقە نەک ڕزقێک بۆ 100 ساڵی تر خەممانە وەخوا بەشی 99 دەکات دەی بیکەمە بەشی 100 ساڵ بەشی تەنها خۆم و مناڵ و نەوەی نەوەم دەکات نە کەمە بازیاتی نە عنده قوت يومه. پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ هەر کەسێک قوتی ئەو ڕۆژەی هەبوو و خۆی سەلامەتە الحەمدولله كأنما حيزت له أي جمعت له الدنيا بحذافيرها. كاكا همو دنياي توي برا وابزانه همو دنياي توي آخر چۆن بزانم ئەوە دەم خەڵەتێنی چۆن بزانم هەموو دنیای توێ دەی داما و نەوەڵا باکە هەڵسای لە خەو 10 ملیار دۆلارت لابێ بەڵام ئەها مناڵەکەت مردووە خۆت جەڵتە لێی دای و لایەکت شەلەل بووە چی لێ دەکەی ئێستا لەو پارەیە؟ ئەوە سەعادەتە بەختەوەریەکە لە پارەدایە یا بەختەوەریەکە لەم سێشتەدایە کە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سڵاو وسەلام ئەمان ترسی کەست لەسەر نییە الحەمدولله ڕزقی ئەم ڕۆژەم هەیە کە تیایدا دەژیم خوا دەزانێت چێ دەڵێمە بۆ بەیانی دەژین و مناڵیشم سەلامەتە الحەمدولله ئەمە سەعادەتە براکەی من سەعادەتی تەواو ئەوەیە کە ئینسان قەناعەتی پێی هەبێ ئینشاء الله. ماڵی بەختەوەر براکانم کۆمەلگایەکی بەختەوەر دروست دەکات جیلێکی بەختەوەر دروست دەکات بۆ ئەگەر وانە بوو ئەو ماڵە بەختەوەر نەبوو جیلی دواتر زۆر کارەسات دەبێت کۆمەلگاش. پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه. کێیە مناڵ دەگۆڕێ دەیکاتە جوولەکە دەیکاتە گاور دەیکاتە نەسڕانی دەیکاتە عەلمانی دەیکاتە مثلی کێ دەیگۆڕێ؟ باوکو دایک. کەواتە یەکەم گۆڕانکاری باوکو دایکە کە دروستی دەکات لە ناو مناڵدا. بۆیە ئەو ماڵە پێویستە ماڵێکی محەسەن بێت بۆ ئەوەی ماڵێکی بەختەوەری لێ دەرچێ و جیلێکی بەختەوەریش بێ. ئەگەر وا بەختەوەر بووین ئەو بەختەوەریە لە دنیا کۆتایی نایە چونکە خێزانی ئەوروپی و غەربی براکانم هەدەف لە دروستکردن و پێکەوەنانی چییە؟ یا بریتیە لە تەمەتوعێکی بەهیمی فلانە کوڕ فلانە کچەی خۆش دەوێ تەوا بوون بە ڕەفیقی یەکتر و ڕادەبێرن و زینا دەکەن ئەمە خێزانە تەوا. یعنی بنەمای دامەزرانی ئەو خێزانە چییە؟ المتعە البەهیمیە ڕابواردن و چێژێکی ئاژەڵی هیچی تر نا. یا علاقەی دروستکردنی خێزانیان بریتیە لە چی؟ ئەلمادە فلان ئافرەتەی هێنا لەبەر پارە ئەو ئافرەتە شووی بە فلان کوڕە کرد لەبەر پارە بەس پارەیە هەدەفەکە. یا قەزیەکی سیاسیە نە لای ئینسانی ئیماندار ئەوە نییە. دین و ئیمان و مەوەدەت و ڕەحمەت ئەساسی دامەزرانی خێزانە بۆیە بەختەوەر دەبن ئەو بەختەوەرشیان لەگەڵیان دەڕوات تا دەیان خاتە باشتەوە. پەروەردگار دەفەرمێ جەنات عەدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم. چی تریش لەگەڵیان دەچێتە باشتەوە کە تۆ چویت ئەی ئینسانی ئیماندار ئەوەی کە ساڵح بوو لە باوک و دایک و هەروەها خێزانت و هەروەها مناڵت و یعنی ئەم خێزانە بەختەوەرە لەگەڵت دەڕوات تاوەکو قیامەت لەگەڵت دەبێ و لەوێش بەختەوەری و لە بەهەشدا دەبی. تا چەند دەستگرتن بە دینەوە کاریگەرە 100% بەڵام يعني كاريغريكي صد لصد دەستگرتن بە دین. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. سوێندی خواردۆ پەروەردگار کەسێک ئیماندار بێ کردەوەی چاکە ژیانی طیب دەبێ ژیانی خۆش و پاک دەبێ سعید دەبێ. ئەی ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. والله گەورەترین دەسەڵاتی هەبێ زۆرترین ماڵ و سامانی هەبێ خۆشترین کۆشک و تەلاری هەبێ جوانترین ئافرەتی هەبێ والله ئیمانی نەبێ پەروەردگار دەفەرمێ فإن له معيشة ضنكا. لەوانەیە بڵێن بابە لە خۆتەوە دەڵێ نە فتش تجد بڕۆ ناو ژیانیانەوە پرسیار کە لە حاڵی ئەو کەسانێک کە ئیمانیان نییە هەموو شتێکی تریانەیە ئەنجا دەزانی لە چ دۆزەخێکدا دەژین ئەنجا دەزانی ژیانیان تەعیسە ژیانیان سعید نییە. ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا فهو له قرين. دائما شيطانيان لەگەڵە. الشيطان پێ دوایە دڵخۆشی کە سعید و کامەرانی کە یا دائما لە قەلەق و دڵڕاوچی و ناخۆشیدا دەبێ. ئایا تەنها دینداری
بەسە بۆ ئەوەی ماڵ بەختەوەر بێ وتمان لەگەڵ دینداری یاسا و نیزامێکی ڕێک و پێک هەبێت لە ناو ماڵدا لە سەری بڕۆی ماڵ فەوزا نەبێت کەس بە کەس نەبێت کەس حیساب بۆ کەس نەکا کە دووبارەی دەکەمەوە ئەو یاسا و نیزامەش هەر هەڵێنجراوی شریعەتەکەمانە. ئایا دەوڵەمەندی و ماڵخۆشی مەرجە بۆ بەختەوەری؟ بوونی ماڵ نعم المال الصالح للعبد الصالح. ئەگەر ماڵێک بە سەڵاحی دەست بێت و لە چاکەدا صرف بکرێ سببێکە لە ئەسبابی سەعادەت ئینکاری ناکرێ. 4 من السعادة پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام چی؟ المرأة الصالحة والبيت الواسع والمركب الهنيء والجار الصالح. بەڵێ سیارەت باش بێت ماڵەکەت خۆش بێ ئەمانە هۆکاری سەعادەتە هۆکارێکە بەڵام هەموو هۆکارەکان نین و هۆکاری ڕئیسیەکە نییە. هۆکاری ڕئیسیەکەوە ژنەکەت ژنێکی باش بێ ئەی ژن پیاوەکەت پیاوی چاک بێ لەسەر ئەساسی ئیمان بن ڕوو لە خوا بن قەناعەتتان نەبێ ئەوە گرنگە بۆ سەعادەت سەبەبی ڕئیسی بریتیە لەوە. ئەی هەژاران چۆن بەختەوەر بن؟ واللهی هەژارێک بەهۆی ئیمانەکەی دووەمیان بەهۆی قەناعەتەکەیەوە ئەوەندە سەعید و بەختەوەرە ژیانی لە سەدان دەسەڵاتدار و مەسئول سەعیدتر و کامەرانترە. کەواتە سەعادەت براکانم بە پارە ناکردرێ سەعادەت بە ئیمان دابین دەکرێ. ئایا جادوو چاوپیسی ڕێگرە لە بەختەوەری؟ بەڵێ براکەم خۆت بپارێزە بە چی؟ بە ئەذکار بە سوڕەتی بەقەرا بە پابندبوون بە تاعەتی خوا بەوانە لە چاوی پیس و لە چاوەزار و لە حەسادەت دەپارێزرەی. ئەمما کە تۆ هیچ ذکری خوا ناکەی دوایی لۆمەی خەڵک دەکەی بەخوا بە چاوە بووم دەزانی بۆ بە چاوە بووی مقەسری لە یادی خوا ذکری خوا ناکەی کاک ذکری خوا بکە بزانە پارێزراو دەبی یان نا چونکە ذکر قەڵایە. ئایا جێندەر هۆکارە بۆ بەختەوەری خێزان؟ نەوەڵا هۆکارە بۆ لە ناوبردنی خێزان داڕمانی خێزان. خێزانی چی؟ جاغەرب خۆیان خێزانیان هەیە تاوەکو فەلسفەی خێزان بەسەری مەدا لێ بدەن. ئایا حکوومەت بەرپرسە لە پاراستنی خێزانی بەختەوەر؟ طبعا حکوومەت زۆر بەرپرسە. حکوومەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ألا من ولي أمرا من أمور المسلمين ثم لم يحطهم بنصحه لم يرح رائحة الجنة. هەر کەسێک کاروبارێکی مسلمانان بکەوێتە بەردەست بەڵام نوسحی ئەو میلەتە نەکا. نوسح یعنی چی؟ نوسح ئامۆژگاری نییە هەر ئامۆژگاری یعنی ئیخلاص و دڵسۆزی تەواوی نەبێ بە ئەو میلەتە. ئیخلاسیش بەوە دەبێت دینیان بپارێزی ئەخلاقیان بپارێزی ماڵیان بپارێزی عەرض و ناموسیان کەرامەتیان وڵاتیان نەیپارێزی تۆ خاینی وەڵای بۆنی باش ناکەی. حکوومەت پێویستە لەسەری هەر وەسیلەیەک کە شیرازەی خێزان تێک دەدا کە ئەخلاقی مسلمانان ناهێڵێ کە دینیان ناهێڵێ کە بەختەوەریان ناهێڵێ پێویستە حکوومەت ڕێگری لێ بکات. ئەی کە ڕێگری لێ نەکرد سەبەبێکە بۆ ئەوی بەختەوەری خێزانی نەمێنێ. حکوومەت دەچی سەرشانی ڕێگا بە جێندەری و کۆمەڵی ڕێکخراوی شەیطانی هەیە کە بە حیساب داکۆچی لە مافی کۆمەلگا دەکا. ئەگەر ڕێگری لەوانە نەکا حکوومەت تاوانبارە مقەسرە خوای گەورە محاسبەی دەکات. بەڵێ دەبێتە هۆکاری ئەوەی یخەریبونە بویوتەهم بئەیدیهم. حکوومەت بەدەستی خۆی ماڵی میلەتەکەی خۆی تێک دەدا و کاولی دەکا کە ڕێگا بۆ شەیطانەکان شیاطین الئینسی والجن بدرێت ئەوانە بێنە پێشەوە و ئەوانە ببنە دەمڕاست و ئەوانە ببنە موەجه. بەڵێ حکوومەت مەسئولە ڕۆژی قیامەت خوای گەورە محاسبەی دەکا. واللهی لە دنیا خوا محاسبەی دەکا. خۆ بینیمانن هەرچی سەرکردەی لەم سەردەمەدا ئێستا پێش ئێمە دەبوایە لە قورئان بیخوێنینەوە ئەها فیرعەونێکە بۆ خوا ئەوەی بەسەرهێنا نەمرودێکە بۆ خوا ئەوەی بەسەرهێنا قاڕوونێکە بۆ خوای بەسەرهێنا. سوبحان الله پەروەردگار ئەوەندە بە لوتف و بەڕەحمە لەگەڵ ئێمە هەر بە چاوی خۆمان دەیبین. ئێستا لە سەردەمی خۆمان ئەوە حسنی مبارەک سەدام قەذافی فڵان بە چاوی خۆمان دەیامین لە سەردەمی خۆمان. فهل من معتبر عبرەت وەرنەگرین. بۆیە بەڵێ حکوومەت کاریگەری سەرەکی هەیە و دڕۆڵی سەرەکی هەیە لەوەی خێزانی ماڵی کورد بە بەختەوەری بمێنێتەوە و یا بەختەوەرتریکە یا کاولیکە. و هەروەها جانیبی مادیش جانیبی ئابووریش کاریگەری هەیە. یعنی ماڵێک نەوتی نییە لەم زستانە سۆبەیەکی پیاڵکە و خۆی پێگەرم کاتەوە کارەبای نییە نازانم چی نییە لە کاتێکیشدا لە ئیمکانیەتی حکوومەتدا بێت تەوفیری بکە بێگومان ئەوەش دەبێتە هۆکاریەوەی ئەو عائیلەیە لێک هەڵوەشێ
خێزانە بە دیار مێردەکەی دانیشت دەڵێت تۆ ناتوانانی بەرمیلە نەوتێکم بۆ بکڕی دەبە نەوتێکم بۆ بکڕی بە دیار چیەوە دانیشم لەوانەیەش نەداوای تەلاقکە لەوانەیە جیابێتەوە لەوانەیە مناڵەکان سەرگەردان و پەرتەوازە بن بەڵێ بێگومان حکوومەت مەسئولی یەکەمە لەم بابەتە دەبێ بەهۆش خۆی بێتەوە و بەو ئەرکە هەڵسێکە لە گردنیەتی چونکە حکومڕانی ئەوە نییە کە من بتوانم خەڵک سەرکوت کەم و بتوانم پارەی زۆریش دابین کەم و بشتوانم شعاری گەورە بەرزکەمەوە حکومڕانی ئەوەیە کە تۆ ئەو میلەتە بەو شێوازە بەڕێوە بەری کە بەرەو ڕەزابوونی خوا بیان بی بەرەو ئەمن و ئاسایش بیان بی بەرەو ئیسراحەت و ئارامی بیان بی ئەو کاتە بەڵێ حکوومەتە بۆی پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام دەفەرمێ خيار ئەئیمەتیکم الذين تحبونهم ويحبونكم وتدعون لهم ويدعون لكم باشترینی سەرکردەکانتان چێیە ئەوانن کە خۆشتان دەوێن ئەوانیش میلەتیان خۆش دەوێ دوعایان بۆ دەکەن ئەوانیش دوعا بۆ میلەت دەکەن وشرار ئەئیمەتیکم ئەی خراپترینی سەرکردەکان چێن الذين تبغضونهم ويبغضونكم وتلعنونهم ويلعنونكم ئەوانن کە میلەت ڕقی لێیان ئەوان ڕقیان لە میلەتە ئەوانن کە دوعا لە میلەت دەکەن و میلەتیش دوعایان لێ دەکات ئەم تەرازۆ بەسە هەر سەرکردێک هەر مەسئولێک لە مدیری قوتابخانەیەک مدیری نەخۆشخانەیەک مدیری دائیرەیەک سەرۆکی وڵاتێک بە ئەم تەرازۆ بۆ خۆی دانێ بۆی بزانێ کامیانە ئەرێ میلەت خۆشی دەوێ میلەت دوعات بۆ دەکا یا میلەت لعنەتت لێ دەکا و نەفرینت لێ دەکا کاکەوە شتێکە کە خوش خۆشی بوێی میلەتیش خۆشی بوێی ئەنجا خاڵێکی جەوهەری هەیە لێرەدا هەر سەرکردێک هەر دەسەڵاتدارێک بیەوێ بە زەبری هێز تۆقاندن تەرهیب یا بە زەبری پارە تەرغیب خەڵکانێک بکڕێت چەپڵەی بۆ لێدەن دەستی بۆ لە گردن بدەن سوێند بەخوا تاسەر ناڕوات هەر سەرکردەیەک بیەوێت لە پەروەردگارەوە دەست پێ بکە ئەو ڕازی بکە خوای پەروەردگار جبریل بانگ دەکا وەرە ئەی جبریل من فڵانە سەرکردەیەم خۆش دەوێت خۆشت بوێ جبریل بانگ دەکا ئەی مەلایکەتەکانی ئاسمان خوای پەروەردگار فڵانە کەسەی خۆش دەوێت خۆشتان بوێ ئەنجا يوضع له القبول في الأرض لەسەر زەوی یەک پارچە قبولی بۆ دادەندرێ خەڵک خۆشی دەوێت لێ ڕاستی دەبێ کەواتە کە بتەوێ بە زەبری هێز تەرغیب و تەرهیب خەڵک لێت ڕاست هیچ نییە تاسەر نین لە سەردەمی سەدام ئەگەر نەک چووباینە ناو بەغداد ئەگەر چووباینە زاخۆ سەر حدودی تورکیا و ئێرانیش پرسیارت لە هەر کەسێک کربا سەدام دەگوت سەید ڕئیس لەسەر سەرمان لە ترسان ئەی دوایی فما بكت عليهم السماء والأرض دوای کە خوای گەورە لە ناوی بردن نە ئاسمان فرمێسکی بۆ ڕشت و نە زەویش شیوەنی بۆ کرد نە کەسیش بەپەرۆش بوو بۆ چونکە کە لەگەڵ خوا نەبی میلەت لەگەڵت نابێ ئەمڕۆ یاسپەی هەست بەو زەرەرە دەکەی کاریگەری ڕێکخراوەکان بەڵێ زۆربەی ڕێکخراوەکان کاریگەریان ئیجابی نیە سلبیە لەسەر خێزانەکان بەرەو هەڵدێر دەیان بن کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەمان شێوە زۆر خراپە پەنا بەخوای گەورە لە کۆتایی داواکارم لە پەروەردگار ماڵی هەموو لایەکمان بەختەوەرکە و خوای گەورە پاداشتی ئێوەش بداتەوە برا بەڕێزەکان خوشکە بەڕێزەکان و لە خزمەت مامۆستایانی بەڕێزداین بە تێبینی بە سەرنج بە پێشنیار بە ڕەخنا و غەیری مامۆستایانیش هەر بەڕێزێکی تر یا تێبینیەکی هەبێت پرسیارێکی هەبێت لە خزمەتی داین والحمد لله والصلاة والسلام على رسول الله وبارك الله فيكم خی گەورە پاداشی بەڕێستان بدات و بارەکە الله فیکم پێش ئەوەی بچمە لای میوانانی بەڕێز من پرسیارێکم بە دووز بەڕاستی ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە بەختەوەری خێزانە چییە ئەگەر بەڕێز مامۆستا بۆ مەڕوون کاتەوە مامۆستایانی ئاینی دووەم کەسن کە لە کۆمەلگا کاریگەرترین کەسن کۆمەلگا ئاراستە دەکەن بەرەو چاک یا بەرەو خراپ خوای پەروەردگار دەفەرمێ وأطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منكم أولو الأمر دوو جۆرن أولو ئەمری دنیانا و أولو ئەمری دینینا کاروباری دنیامان بەدەست سەرکردەکانە کاروباری دینیشمان مامۆستایانی ئاینیە هەروەکو چۆن وتمان سەرکردەکان ڕۆڵیان زۆر گەورەیە لە چاککردن و بەختەوەربوونی خێزانەکان یا لە تێکدانی خێزانەکان مامۆستایانی ئاینیش بە هەمان شێوە کە مامۆستای ئاینی لەگەڵ ڕێزم بۆ هەر هەمویان بانگەشەی خەڵکە بۆ لای تەنها خواپەرستی قل هو الله ئەحەد و بانگەشەی خەڵکە بۆ دەستگرتن تەنها بە ئاینەکەی خوا بۆ قورئان و سنتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام
بانگەشەی خەڵک بۆ ئەوەی کە برای یەکتر بین ئینەمە المؤمنون ئیخوە بانگەشەی خەڵک بۆ نەرمونیانی و حکمت و ڕفق و حلم بێگومان تاکەکانیش و کۆمەلگا و خێزانیش بەختەوەر دەبێ بەڵام مامۆستای ئاینی بانگەشە بکە بۆ توندڕەوێتی و تیرۆریستی ئێوە لە ناو خێزانەکاندا گەنجی وامان لێ پەیدا دەبێت باوکو دایکی خۆی بە کافر دەزانێ و هەوڵی سەربڕینی دەدات ئێوە چێ پەروەردەی کرد مامۆستای ئاینی مامۆستای ئاینی خەڵک لەسەر ئەوە پەروەردە بکا کە دەبێت اعتیقادی بە ناڵی گوێ درێژێک و بە مرۆشینکەیەک و بە خۆڵی سەر قەبرێک و بەچی و چی هەبێ بێگومان ئەو ماڵەقەت ئاسوودە نابێت کە تعلقی بە غەیری خوا بێ من تعلق بغير الله فقد وكل إليه ومن علق تميمة فقد أشرك تو خێزان لەسەر تەوحید پەروەردەکە مامۆستای ئاینی بانگەشە بکە بۆ تەوحیدی خوا ئەگەر هەموو دڵەکان متعلق بن بە رب العالمین ئەگەر مانای الله الصمد فێری خەڵکەین الصمد الذي تصمد إليه الخلائق في حوائجها هرچی خلائق ڕوو دەکاتە خوای پەروەردگار أمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء چی يجگەل الله مامۆستای ئاینی خەڵک لەسەر دعوە تەوحید دعوە بکات و پەروەردە بکە واللهی خێزانی بەختەوەر و ئاسوودە دروست دەبێ لەسەر نەرمونیانی لەسەر برایەتی نەک لەسەر حیزبایەتی من بۆ حیزبەکەی خۆم و کەنیمە الحەمدلله تۆش بۆ حیزبەکەی خۆت و بۆ حیزبەکەی خۆت ئاوا وكل يدعي وصلا بليلى كل حزب بما لديه فرحون کۆمەڵگایەکی دژبەیەکی ناکۆک دروست دەکەین با فێری ئەویان کەین کاکە تەجەڕوت کە لە هەموو ئەلقاب و ئەشخاصێک تعلق کە بە رب العالمین و بەدینی رب العالمینەوە هەمومان برای یەکترین یەکترمان خۆش بێ بێگومان کە پەروەردەیەکی صحیح و ڕاست و دروست میان ڕەوانە لە مامۆستایانی ئاینی و کە بووە الحەمدولله زیاتریش بێ کۆمەڵگایەکی ئاسوودە و خێزانی ئارام و بەختەوەر دروست دەبێ انشاءالله بارك الله بارك الله فيكم هەر مامۆستایەکی بەڕێز تێبینیەک سەرنجێک مایکەکەیان لە خزمەتیابین دەستخۆشی لە مامۆستای بەڕێز دەکەم بەڕاستی بابەتێکی گرنگە و لە کاتێکی گرنگدایە ئەمڕۆ لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆماندا زۆر پێویستیمان بەم جۆرە وتارانە و بەم جۆرە ئامۆژگاریانە هەیە تا ئەم تۆز و خڵت و خاشەی کە دەنیشێ لەسەر دڵەکان لەسەر ئیمان و ماڵەکان بەرەو ناخۆشی و ناکامەرایی دەبا بیان جێڕینەوە سەر ڕێگای ڕاست بەڵێ ماڵ و خێزان لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە گرنجێکی زۆری پێدراوە ئەمە بەڵگەنەویستە خوای گەورە کە باس لە ماڵ دەکە فەرمێ والله جعل لكم من بيوتكم سكنا وشەی سەکەن بەکاردەهێنێ و تەماشا دەکەین بە زمانی عەرەبیش بە ماڵ دەگوترێ مەسکەن فڵان واتە ماڵی فڵان کەس لەکوێ مەسکەن و سەکەن وشەی سکون واتە ئارامی واتە خۆشگوزەرانی واتە بەختەوەری واتە ئاسوودەیی واتە ئیمان واتە ئیحترام و ڕێز هەموو مانایەکی جوانی و خۆشگوزەرانی و بەختەوەری لەناو وشەی سکوندا هەیە لەناو وشەی ئەم وشەیەدا هەیە بۆیە ئەگەر ئەمە بەکار هات و توانیمان هەموو ئەو بنەمایانە لە ماڵەکانماندا دابین بکەین بەڕاستی ماڵەکان دەبێتە بەهەشتی سەرزەمین وەکو گوتراوە جەنەت المەڕئی داڕوه بەهەشتی سەرزەمین بۆ هەر مرۆڤێک ئەگەر بیەوێ ماڵەکەی خۆیەتی و ئەگەر ئەم بنەمانەش بەکار نەهات ماڵەکە دەبێتە دۆزەخ من لێرەوە چەند پێشنیارێک و چەند داواکاریەک پێشکەش بە بەڕێزتان و مامۆستانی بەڕێز دەکەم یەک لەوانە مامۆستانی ئاینی بەڕێز بە تایبەت وتاربێژان بەڵێ لە وتارەکانیان جەخت لەسەر بابەتی عەقیدە و لەسەر یەکتاپەرستی دەکەنەوە لەسەر مەسەلەی عیبادات دەکەنەوە بەڵام ئەمڕۆ زیاتر پێویستیمان بە بابەتی ئەخلاق و ڕەوشت و چاکردنەوەی ڕەوشتی مرۆڤەکان هەیە وەکو ابن تيمية خوالي رازي بي دفرمي الدين كله خلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في الدين جگە لە مەسەلە یەکتاپەرستی و مەسەلەی عیبادەتەکان ئەوانە دیکە دینداری بریتیە لە ڕەوشت و ئەخلاق من ئەگەر ئەو خواپەرستی کە دەیکەم ڕەنگ نەداتەوە لەسەر ڕەوشت و سلوک و ئەخلاق و هەڵس و کەوتم کەواتە ئەم عیبادەتەکە دەکرێت ئەم جێگای خۆی ناگرێتەوە بۆیە مامۆسایان زیاتر جەخت لە مەسەلەی ئەخلاق و ڕەوشت و سلوک و ئەو هەڵس و کەوتانە بکەن منە
بەتەنها نەڵێم یعنی خەڵچینە ئیشی چاکە و کاری چاکە و عملی ساڵح پێویستە باشە دەبی بڵێم عملی ساڵح چییە؟ 1 2 3 4 ئەمانە لە هەر وتارێک 1 2 لەمانە باس بکرێت. دووهەم ئەمڕۆ دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆڵێکی گرنگیان هەیە بە تایبەتی چەندین تەلەڤیزیۆنی لۆکاڵی و ئاسمانیمان هەیە. بەشێکی کەم لەو تەلەڤیزیۆنانە لەوانەیە تایبەتن بە دەسەڵاتیان بەلایانی حزبیەوە بەڵام بەشێکی زۆریشیان دەتوانین بڵێن ئەمانە سەربەخۆن. ئەم تەلەڤیزیۆنە سەربەخۆیانە پێویستە وەکو فیدراسیۆنێک لە نێوانیاندا هەبێ وەکو جەمعیەک وەکو یەکێتیەک ناوە ئەمانە تەنسیق لە کارەکانیان بکەن بۆ ئەوەی هەندێک بنەمادا بنێن بۆ پاراستنی بنەمەکانی خێزان بۆ ئەوەی کە ئەم دابوونەریتە جوانانەی ناو کۆمەڵگامان بپارێزین. ئەمە گرنگە بەلای منەوە کە ئەم تەلەڤیزیۆنانە ئەم وەسایلی ڕاگەیاندانە بەو ئاراستەیە کار بکەن ئەوەی کە یعنی هەمووشمان پێ دەکرێت وەکو دەڵێن ما لا يدرك كله لا يترك جله ئەوەندەی کە پێمان دەکرێت بکەین. دووبارە دەستخۆشی لە جەنابتان دەکەم و زۆر سوپاس. بارك الله فيك مامۆستای بەڕێز. مەزەر بزەیەکی خۆشی بۆ کردین جا ئەبێ پێیان بڵێ بزەیەکی اللهم سلم سلم. فەرموو مامۆستای بەڕێز. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەست خۆشی بۆ جەنابی دکتۆر بەخێر هاتنێکی گەرمیەکەین بۆ شاری هەولێری خۆشەویست. خۆشحاڵین لەوەی کەوا ئەم دیمانانە و کۆڕ و سیمینارانە بەردەوام بێت لە شار و شارۆچکەکانە خەڵکوا هەر نەزانێ هەر لە ناو ڕانیا سەنگەرەدا کوتیوە لە ناو سلێمانیا بە عەولەمە بێ بە جیهانگەرایی بێ بەدین انشاءالله موفقە بی انشاءالله و سەربەرزە بی. تاکید لەسەر قسەکانی جەنابی دکتۆریش دکتۆر بەشیر خوازای داتوی یاخوا زۆر جار برایانی من سۆفیم سۆفیەشی سەلەفی برایانی سەلەفی ئەو ڕەخنەمان لێ ئەگرن ئەڵێن مامۆستا مەزهەر قەت باسی شیرک و بیدعە و ئەو بابەتانە ناکایان. نە ماشاءالله ئێستا باشی خوازات داتەوە. بارك الله فيك. ئەمڕۆ وا هەستم کرد کە لەم کۆڕەدا لە بابەتی بەختەوەریە ئەوەنە جەخت بکەیتەوە لەسەر مەسەلەی تەوحید و نامانی شیرک و بیدعە و بابەتانە هیچ باسی بەختەوەری نەکەی بەس ئەمەش گۆڕانێکی نەوعیە بۆ ئێمە زۆر باشە. برایانی سەلەفی با بزانن وتارەکانی ئێمەش بە هەمان چەشنە چۆن ئەگەر شیرک بیدعە هەر بابەتێک لەو بابەتان ئەگەر نەخۆشی سەرەتان بێ پێویستە ڕێشەکێشی بکەین واریدە بە نەخۆشی سەرەتان بڵێن کۆمەڵێ بابەت هەیە خۆپارێزی لێ بکە پارێزی لێ بکە لەوە شیرینی مەخۆ لەوە ترشی مەخۆ لەوە نازانم چی مەخۆ بۆ ئەوەی بە جوانی دەرمانەکان وەرگری و لە شیرک و لە بیدعە و لەو بابەتانە نەجاتێ بی. جا ئەگەر مامۆسایەکی ئاینی ڕۆژێ باسی دزی کرد خراپەکانی دزی کرد ئەمە وەکو ویقایەیەک وایە بۆ ئەوەی ئەو کەسەی کەوا وانەی تەوحید وەرەگرێ جوانتر وەریگرێ. ئەو کەسەی باسی مامۆسایەکی ئاینی باسی فاحیشە و باسی کیبر و تەکەبور و ئەو بابەتانەی کرد ئەمە لە سۆنگەی ئەوە دروسە بێ وەکو ویقایەیەک بۆ ئەوەی ئەهلی تەوحید بە جوانی تەوحیدەکەی ڕەگدا بکتێ کەواتە هەموو وتاری مامۆسایانی ئاینی لە شوێنی خۆیان جێگەی خۆی ئەگرێ و شوێنی خۆی تەواوەکە و تەئکید بکەینەوە لەسەر یەکریزی مسلمانان بۆ بەرەنگاربوونەوە دژی ئەو هەموو ڕێکخراوانەی کەوا سەنگەریان گرتووە لە تێکدانی خێزان کارێکی مهمە لە ڕووی ئیعلامەوە لە ڕووی مامۆسایانی ئاینیەوە لە ڕووی پەیاممانەوە چونکەم إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم يعني واردة من لقى جناب لقى من لقى مامۆسایەکی ترا ئیشکالێکی جوزئی هەبێ ئەم ئیشکالە جوزیە ناکرێتە ئەوەی کەوا ئێمە سەنگەر لە یەکتری بگرین و بەڕاستی دوژمن و ناحەزانی دین پەلاماری دین و ئەخلاق و خێزان و هەموو بابەتەکانمان بدەن ئێمە مەشغوڵکەن ناکرێت واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. دەستخۆشی لە یەکەم خوای پەروەردگار مۆفەقەکە و سەربەرزکە و هیچ تێبینێکمان نییە و انشاءالله بەردەوام ئەگەر برایەکی تر بە ڕێزێکی تر سرنجی کرێ بۆی مامۆستا عەبدوڵڵاه. بسم الله الرحمن الرحيم. هر دەستخۆشیم هەیە جەناب مامۆستا بارك الله فيك. وڵا ئەگەر هەر وەکو بەبیر هێنانەوەیەک دیارە هەر لەسەر مستەوای تاک و هەر لەسەر مستەوای خێزان و کۆمەلگاش بەگشتی ئەو قاعدەیە لەسەر هەمووان تەزبیت دەبی کە رب العالمین دەفەرمی ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض.
ئیتر فعلا ئەسڵی مشکلەکان لەوەیە لە قەدە دوورکەوتنەوە لەسەر ئەو ئەساسە و دوورکەوتنەوە لە بنەماکانی ئیسلام بە حەقەت پەشێوی و مەشاکل و گرفت هەم لە دنیا و بە تەکید کەسێکی بەردەوامبی لە قیامەت شەر ڕوبەرووی دەبتەوە خوا پەناماندا. بارك الله فيك ماوەستا دەستخۆشیم هەیە و خوازادات بەڕێزی کتر کایوێت دەسەڵ بەڕێبۆی بیبینیم لێرەوە بۆی مافی ئافرەتانیش بۆیان بنێرن ئەگەر سیارشتێکیانە بوو لە خزمەتیانە بێدینەکە چێ لە خوشکانە پرسیار تێبینی ملاحەضە ڕەخنەی هەبێ مایکەکەی بۆ دەنێرین انشاءالله. سەرتا بە خێراتنی مامۆسای بەڕێز دەکەین چۆن ماڵێکی ئارام بەختەوەر بۆ خێزانێک دروستکەین کە مناڵیان نییە مناڵیان نییە. بارك الله فيك پرسیارێکی گرنگە بەڕاستی گرنگە بۆ چکە زۆر خێزان هەیە ئەو معاناتەی هەیە. ئەی ئەو دایک و باوکە یا ئەو ژن و مێردە بەڕێزەی کە خوای گەورە مناڵی پێ نەبەخشیون چۆن ماڵێکی بەختەوەر بۆ ئێوە بەدی بکرێ. برا شیرنەکەم الحكم على الشيء فرع عن تصوره. پێشەوەی کە حکومەکە بدەی من بەختەوەر نیم چونکە مناڵم نییە تەسەوڕەکەت بۆ ئەم بابەتە ڕاستکەرەوە. تەسەوڕەکەت باوا بێت خوای پەروەردگار خۆی یەهەبو لمن یەشاء ذکوورا چێ بوێت تەنها کوڕیە داتێ چێ بوێت تەنها کچیە داتێ چێ بوێ هەردووچی وەیەجعل من یەشاء عەقیما چێشی بوێ دەیکاتە نەزۆک هیچ مناڵی ناداتێ. نابێ ئێمە بەختەوەری خۆمان لە مناڵەکاندا ببینین لەوەیە مناڵەکەت کە ببێ خوای گەورە پێت بدا ببێتە سەبەبی ئیرهاق و کوفر و مەشەقەتی دنیا و دواڕۆژ. بۆیە تۆ دائیمەن ئەی ئەو ژن و مێردەی کە خوای گەورە مناڵی نەداونێ بڵێ اختیار الله لی خەیر من اختیاری لنفسی. ئەوەی کە پەروەردگار بۆ منی اختیار کردو باشترە لەوەی کە من خۆم هەڵپەی بۆ دەکەم. نابینین لە سوورەتی کەهەفدا یەکێ لەو قسانەی کە ئێمە هەموو جمعەیەک دەیخوێنینەوە دووبارەی دەکەینەوە بۆی ئەو دەرسەی لێوەربگرین. بۆچی مناڵێکە خوای پەروەردگار ئەمر بە خەضیر دەکا ئەو مناڵە بکوژێت؟ بۆ چونکە ئەو مناڵە گەورە بوایە دایک و باوکی تووشی مەشەقەت و کوفر دەکرد تووشی بە هیلاکچوون دەکرد بردنەوەی خێرتر بوو لەوەی کە ئەو مناڵەیان هەبێ. اینجا من پرسیار لە بەڕێزت دەکەم ئەی ئەو کەسێک کە مناڵت نییە هەر لە ئەسڵا خوانت داتێ یا مناڵێکت بداتێ و ببێتە 2-3 ساڵ و شیرنی ئەو مناڵە بچێتە ناودڵتەوە اینجا خوای گەورە بیباتەوە هەر لە سەرەتانە بێ ئەهوەنترە چونکە الرفع أصعب من الدفع. بۆیە براکەم تۆ قەناعەت وا بۆ خۆت دروستکە کە خوای پەروەردگار دیارە ئەوە بە خێر دەزانێ بۆ تۆ بۆ ئەوی تر لەوانەیە خێر لەوەدا هەبێ مناڵی هەبێ بۆ تۆ لەوانەیە خێر لەوەدا بێ. لەوەیە کە مناڵت هەبێ خوای گەورە تاقیکردنەوەی قورست بەسەر بێنێ ئەی کەنیتە لەوەیە خوای گەورە ئەجر و پاداشتێکی گەورەی بۆ دانابێت لە دنیا و لە قیامەت و بێ ئومێدیش مەبە لەگەڵ ئەوەشدا وا مەزانە کە تۆ هەر نادبێ. سەیری ئیبراهیم کە عەلەیهی سەڵات وسەلام سەیری زەکەریاکە عەلەیهی سەلام لە تەمەنی چەند لە چ حاڵەتێکدا خوای گەورە مناڵی پێبەخشین. بۆ یەکەمیان بێ ئومێد مەبە دووەمیشیان تەسەوڕ دوانە بێت کە نەبوونی مناڵ سەعادەتی ماڵ تێک دەدا نە لەوانەیە سەعادەتی تۆ بەوە بێ کە مناڵت نەبێ و ئەجرت لای خوا زۆرە کە سەبرت هەبێ ئینشاءالله. بارك الله فيك. مەڵێ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا. بسم الله والصلاة والسلام على رسول الله. مامۆستای بەڕێز وەکو معلومە لە ئیسلامدا دابینکردنی نەفەقە و مەسکن و ئەمان لەسەر پیاوە چونکە قیوامەی داوەتە پیاوە. ئەگەر ئافرەت لە دەرەوە ئیشکا ئایا هۆکار نییە بۆ نەهێشتنی نەمانی بەختەوەری و یاخود کەمکردنەوەی یاخود هۆکارە بۆ زیاد؟ بارك الله فيك. ئەم مەوزوعە بە حکمێکی مطلق نابێ بڕیاری لەسەر بدرێ بڵێ وەڵا ئافرەت لە دەرەوە ئیشکا باشە نە ئیش نەکا باشە. ئەسڵ و قاعدە لە ئیسلامدا وەقەرنە فی بویوتیکون ئەسڵ ئەوەیە ئافرەت لە ماڵی خۆی بێت ئەسڵ ئەوەیە. بەڵام هەندێ ئیستیثناءات هەیە هەندێ دەرچوونی ئافرەت هەیە بۆ هەندێ ئیش بۆ هەندێ وەظیفە لە شەرعیشدا کارێکی مەڕدیە چاکە پێویستە. کۆمەلگا پێویستی بە طەبیبەی ئافرەت هەیە پێویستی بە ممەڕیضەی ئافرەت هەیە پێویستی بە معەلیمەی ئافرەت هەیە پێویستی بە مودەریسەی ئافرەت هەیە و کۆمەڵێ بواری تریش هەیە ئافرەت پێویستە لەو بوارانەدا ئیشکا. بەڵام ئەسڵ ئەوەیە کە ئافرەت تا بۆی بکرێ و کۆمەڵگاکەی پێویستی نەبێت ئافرەت لە ماڵی خۆی لە ماڵی مێردی خۆی دابنیشێ خزمەتی مناڵەکان و مێردەکەی بکە مێردەکەشی خزمەتی ئەو مناڵەکانی بکە ئەوەی باشترە ئەوەی سەعید و کامەرانترە لەکوێ ئەوەی کە
ئافرەتە تاوەکو سەعادوو لە دائیرەیەک بێ و پیاوەکەش بە هەمان شێوە کە دێنەوە بەسەر ماڵێکی سارد و کاولدا مناڵیش هەر یەکەی لەلایەکە بێ پەروەردە بێ حەنان بێ عەطف و سۆز و گەرم و مەوەدەت و ڕەحمەت ئافرەت بەچوونە دەرەوەی ماڵی زۆر زەرەر دەکا ئەگەر زەڕوڕەتێک و حاجەتێک نەبێ دڵنیابە ئەی خوشتی بەڕێز تۆ لە ڕوانگەیەکەوە فکرەی مادیت هەیە دەڵێ من ئەها ملیۆنی معاشم هەیە چۆن وازی لێ دێنم بۆچی نەچم ئەو ملیۆنە بۆ تۆ دەبێتە سەرەتان بۆ تۆ دەبێتە تێکدانی شیرازەی خێزان بۆ تۆ دەبێتە هۆی لە دەستدانی مێردەکەت إلا أن يشاء الله إلا أن يشاء الله بۆ پارەت هەبوو إن الإنسان ليطغى أن رآه استغنى پارەت هەیە لە مێردەکەت بێ پێویستی کە ئافرەت لە مێردی بێ پێویست بوو تەسەڕوفاتی دەگۆڕێ هەڵسوکەوتی دەگۆڕێ نەبرەی سەوتی دەگۆڕێ ئەو گۆڕانە تەسیر لە دڵی پیاوەکە دەکا پیاوەکەشت وردە وردە وەکو شەریکێک لە ماڵەوە مامەڵەت لەگەڵ دەکا نەک وەکو ژن و مێردێک وردە وردە تۆ لەو سەرەوە سرت دەرچوو خۆ من پیاوەکەم لە دەستدا پیاوەکەم خەریکە ژنێکی تر دێنێ لە ماڵەوە دای دێنێ و خزمەتی دەکا منیش دەوێت بچم کەسابەت کەم و پارە پەیداکەم إلا أن يشاء الله دنا غالبا ئاوای لێ دەبراکەم و لە هەمووش خۆشتر ئافرەتانیش کە پارە پەیدا دەکەن طبعاً بۆ خۆیانە دەڵێ ئافرەت هەیە 1 ملیۆن معاشێتی کە مۆزەفی دایرەی کارەبا دێ دەڵێ ها 25,000 چاوەڕێکە تا ئێوارێ مێردەکەم دێتەوە ئامادەنیە بیدا دەی ئەو تەعامولە تا سەر ناچێت تۆ جانیبێکی معنەوی گەورە زەرەر دەکەی بەڵام لەولاوە بڕێ پارەت پەیدا کردووە هیچ نییە بەڵام ناژڵین ئافرەت ئیش نەکا بە مطلقی نابێ بچێتە دەرەوە مەمنوع نەنانە کە دەچێتە دەرەوە بۆ ضرورەتێک بۆ مەسلحەتێک بۆ حاجەتێک بەڵام بە حشمەت و بە شەرم و حەیاوە ئەگەر عائیلەیەک خێزانێک لەسەر ئەساسی قورئان و سنەت و طاعەت و ئیمانداری پێکەوە بنرێت و پەروەردەیان پەروەردەیەکی ئیمانی بێ ئەو کاریگەریە دەرەکیانە تەسیری دەبێت لە سەریان بە جێندەرتەوە بە ڕێکخراوەکانەوە بەچی یەکەمیان وتم ئەگەر محەسەن بێ ئێمە لە قاعەیەکداین دەرگا پەنجەرە هەمووی داخراوە تاو ناترسین لە دەرەوە باش شەڕەتەقە بێ گولە بێ هیچ محەسەنی پارێزراوی بەڵام کە درزێک و کەلێنێک هەبوو لێرەوە دوژمن دێتە ناوەوە کە ماڵەکەی تۆ بە ئیمان و بە زیکر و بە تەقوا و بە تاعەتی خوا محەسەن بوو پارێزراو بوو بە ئیزنی خوا کاریگەری دەرەوە یان نابێ یا بش بێ زۆر لاواز و زەعیف دەبێت تەسیرێکی وەهای نابێ کەواتە ئەم دووشتە ڕەنگ یعنی هاوچێشەیەکن تا ئیمان و تەقوا زیاد بێ لە ماڵدا کاریگەری دەرەوە زەعیف دەبێت لەسەری کە ئیمان و زیکر و یادی خوا کەم بوو لە ماڵێکدا ئەو کاتە کاریگەری هەمووی دێت و وەکو لاشەیەک لاشەی کەسێکی تەندروست و بەهێز بە ئەها دەردێک و پەتایەک و شتێک بڵاو بۆتەوە کە تۆ لاشەت تەندروست و معنەویەتت مەناعەت بە قووەت بوو تەسیری تێناکە ئەی کە تۆ خۆت لە خۆتدا لاواز و نەخۆشی بەرگەی سەرمایەک ناگری و یەکسەر تەسیری تێدەکا بە ئیمان محەسەن بین بە ئیزنی خوا تەسیرمان تێناکە بە تایبەتیش ڕەفاقەت ئەی خوشتی بەڕێز تۆ ڕەفاقەتی چێ دەکەی کوڕەکەت ڕەفاقەتی چێ دەکا کچەکەت ڕەفاقەتی چێ دەکا پیاوەکەت ڕەفاقەتی چێ دەکا المەرء على دینی خەلیله ئەوە زۆر گرنگە و متابعەی مناڵەکانیش بکرێ سەیری چیەکەن چیان لەبەردەستە ئەوانە گرنگە ئینشاءڵڵا پارێزراو دەبن الله فيك مامۆستای بەڕێز پرسیارێک ئەو ئافرەتە چۆن بتوانێ منداڵەکانی بەختەوەر کات لە کاتێکدا جیا بووەتەوە لە مێردەکەی منداڵی خۆی لای مێردەکەیەتی منداڵی خۆی لای مێردەکەیەتی ئەوەی کە لەسەریەتی دوعای خێریان بۆ بکات و لە هەوڵی ئەوەشدا بێ کە پەیامی خێریان پێ بگەێنێ جارجار کە دەیان بینی نەسیحەتی خێریان بۆ بکات ئینشاءڵڵا بەڵام لە هەمووی گرنگتر دوعای دایک و باوک زۆر کاریگەری هەیە بۆچی وتم دوعا لە هەموو شتێک زیاتر لە ئەسڵدا دوعا زۆر گەورەیە لە پاشانیش تۆ مناڵەکان لەبەردەستت نین ئێستا تاوەکو بڵین ئەوەیان بۆ بکە ئەویان بۆ مەکە مناڵەکان لای باوچیانن بۆیە لە دوورەوە دوعایان بۆ بکە بیان دەدەستخوای پەروەردگار والله يتولى الصالحين بارك الله فيك مامۆستا ئافرەت دەبی نەرمونیان بەرامبەر پیاوێکە یعنی ڕێزی لێ بگری و ئەوانە هەمووی دەبکە بەس پیاو هەیە یعنی عەسەبیە یان زۆربەی ئەو شتانەی کە ژنەکەی پێ ناخۆشە دەیکا یعنی بە زۆری بە قسەی ناکاتن لەو کەتەدا ئافرەتەکەش یعنی عەسەبی دەبیتن ناچار لە قسەی ئەوەی دەچتە دەرێتن پیاوەکە یان توو ڕەتبی لێ یان زۆر جێکات وای بەسەر یعنی چی بکەین بەرامبەر ئەو حاڵەتە خوشتی من یەک ئوسلوب هەیە ئافرەت لەگەڵ پیاو بەکاری نهێنێ غەڵەتە عینادی ڕووبڕەبوونەوە عینادی لەگەڵ پیاو غەڵەتە ئێوە خوشکانی بەڕێزن ئەمانەش پیاوانی بەڕێزن خوای گەورە وای دروست کردو تەبیعەتی پیاو و ئافرەت جیاوازە پیاو
ئافرەتەکانیان دەتوانن وا ڕایان بێنن وایان لێ بکەن چۆنیان دەوێ ئاوا بە ئیزنی خوا بەڵام بە قسەی خۆش بە عەطف و سۆز و حەنان نەک بە عینادی و سەرکەشی و دەنگ بەرزکردنەوە. عینادی لەگەڵ پیاوەکەی زەرەر دەکەی کە دەیبینی پیاوەکەت شتی حرام دەکات تاوان دەکات مەشروب دەخواتەوە چی بە جنێ و پێدان و تووڕەبوون و دەنگ بەرزکردنەوە و هەڕەشەکردن زەرەرە. نەسیحەتی خێری بکە بە نەرمی دوعای خێری بۆ بکەین ئینشاء الله تعالی ئەشکو خۆی گەورە هیدایەتی دا وەکە هەر نەشی کرد خلاص لا يكلف الله نفسا إلا وسعها ئەوەی کە لەسەر تۆیە کردوتە بڵێ لەمە دووە من دەیکەمە شەڕ دەیکەمە ئەوە نابێت دەبێ وریای خۆت بیت شتێک نەکەیت کە ئەو کاتە شیرازەی ماڵ بە یەکجاری هەڵوەشێ لە یەکتر. بارك الله فيك. دوا پرسیار وەرەگرین چکە کات درەنگە. بارك الله فيكم. السلام عليكم مامۆستا. بەڵێ عەلەیکم السلام خوشی من فەرموو. مامۆستا بابەتێکی گرنگ و دەستەکان خۆشبی بە تایبەتی بەنای ئازادی ئافرەتیەوە کە زۆر لە ئافرەتەمان کەوتونەتە نێو ساڵێکی بێ ئاگایی و شەیطانیەوە. مامۆستا پرسیارەکەم ئەوەیە ئێمە وەک ئافرەتان چۆن ڕۆڵمان هەبێتن لە چاکردنەوە و هێنانە و سەڕێ ڕاستی ئافرەتان لەو ساڵە بێ ئاگایی و شەیطانی کە تێکەوتونە بە ناوی ئازادی ئافرەتانەوە. خەلیفە عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوای گەورەی لێبێ بە کاتێک کە سیراعێک هەبوو ناکۆچیەک ڕوویدا لە نێوان ئەو معاویە ڕەزای خوای گەورەی لێبێ. طبعا ئەوەی کە عەقیدەمانە و دینمانە پێمان وایە کە عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوای گەورەی بێ لەسەر سەواب و حەق بوو بەڵام ئەوە ڕێمان پێنادا بێ ئەدەبی بکەین بەرامبەر سەحابیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە معاویەیە ئیجتیهادێک بوو تیایدا ئەو موسیب بوو ئەو موسیب نەبوو. بە هەر حاڵ بەڵام دەیفەرموو چی بە شوێنکەوتەکانی خۆی دەیفەرمون عەجیبم لێ دێ ئێوە لەسەر حەقن و جەبانن ئەوان لەسەر حەقنین و شوجاع و ئازان. بۆ ئینسان کە لەسەر حەق بوو دەبێ ئازابێ. ئێستا نابینی هەندێک لە بەناو ڕێکخراوی داکۆچی لە مافی ئافرەتان هەندێکیان یعنی وەکو گورگ کەوتونەتە گیانی پیاوان و گیانی کۆمەلگای کوردەواری موسڵمان. ئێ باشە ئافرەتە چییە؟ بۆچی وا دەم شڕ و دەم هەراش و یعنی بوێرانە قسە دەکات؟ بۆچی؟ لە کاتێکدا لەسەر باتڵە بەس پێ بڵێ زەحمە نەبێرێت تۆ پیاوت هەیە خێزانت هەیە مناڵت هەیە لەکوێ دەژین هەمووتان بەیەکەوەن بەس ئەو پرسیارانی لێ بکە چۆن تایەگە گەرکونێکی تێکەی دێتەوە سەر سفر ئاوای لێ دێت چکە خێزانی چی زۆربەی هەرە زۆری یا تەلاق دراوە چەند جارێک نەک جارێک تێگەیشتی نازانێ مناڵ لەکوێ مێرد لەکوێ مێردی تری دەست ناکەوێ تێگەیشتی تەبانەوە ناڵم هەمووی وی دوایی کەشکاتیان کرد مەخرەجێکمان هەبێ زۆری ئاوایە کاکە تێگەیشتی ئەوە حاڵیەتی خوشکان چەندێکیش دەم هەراش و بە بوێرانە قسە دەکەن. ئێوە لەسەر حەقن ئێوە لەسەر دینی ڕەب العالەمین خالقی ئەرز و ئاسمان بۆچی جوڵەیەکی حەکیمانە و خێرتان پێوە دیار نییە وەکو پێویست. بەڵام لە چی دەست پێ دەکات بە هەڵەشەی نا پێش هەموو شتێک يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. ئەم دوو شتەمان دەبێن لە ئافرەتان ئیمان و علم خۆتان پڕچەکەن بە علمی نافع بۆی کاتێک کە ئافرەتێک لەوانە دەست دەکات بە قسەکردن تۆ بە بەڵگەی علمی جوابی دەیتەوە قەناعەتی پێ بکەی ئەوەی تۆ تێدای خوشتی بەڕێز ئەوەی تۆ تێدای گومڕاییە مافی ئافرەت نییە ئەمە بەرەڵاییە بڵێ ئەوەی منی ئیماندار تێدام ئەو مافی ئافرەتە بە علم ئەوجا بە ئیمان و تەقوا بە ئیزنی خوای پەروەردگار ئینشاء الله حەق سەر دەکەوێت و سەریش کەوتووە الحەمدولله. وتی کۆتا پرسیار ئافرەتان کۆتا پرسیار بوو بلا بەڕێزە دەمێکە مایکە بەدەستەوەیە فەرموو. بسم الله الرحمن الرحيم. بەخێرەترین مامۆسای بەڕێزەکەن بۆ شاری هەولێر. بارك الله فيكم مامۆستا جان. سەبارەت بە مامۆستا بەڕێزەکانی قوتابخانەکانمان ئەوانیش بەشێکی گرنگن لە کۆمەلگا دەستی کاریگەریان هەیە بۆ پەروەردەکردنی مناڵەکانمان بەڵام نسیحەتی بەڕێزت چونکە بۆیان زۆر گرنگە ئیتیمام بە نوێژ نادرێت لە قوتابخانەکانە و ئیتیمام بە دەرزی ئاینی زۆر نادرێن جەنابەت نسیحەتێک بۆ مامۆستا بەڕێزەکان بارك الله فيكم. والله براکەم نەسیحەتمان بۆ خۆمان و بۆ هەموو لایەک تەقوای خوای گەورە بکەین کاتێک کە یعنی شتێکمان دەکەوێتە بەردەست و تۆ مامۆستایەکی کۆمەڵە تەڵەبەت لەبەردەستە خوێندکارت لەبەردەستە یعنی ڕێگا بە خۆت مەدە کە تۆ ڕێگریان لێ بکەی لە نوێشکردن یا کاراسانیان بۆ نەکەی چکە تۆ محاسبی ڕۆژی قیامەت خوای گەورە محاسبەت دەکات لەسەر ئەوە بۆیە ڕەحمەت لەو کەسەی بێ کە میفتاحی خەیر و میغلاقی شەڕە خوای گەورە یارمەتی هەموو لایەکدا. بۆ شاری هەولێر بۆ دەبەری پیرۆز بۆ زێدی باو با پیران سەوتەکەی خۆ بەخێر بێ سەرچاو
موفق بن يا ربي وجودي زنابتان ديارة اشتكي ضرور بو بحقد وكو ضرورتي الشرعي ولا ما خوش دەستخۆشی لێ دەکەین بابەتێکی گرنگ بوو زۆر بەخێر بێ لەبەر کەمی کاتەکە نامانەوێت زۆر وەختەکە بکوژین بەڵام شتێک زۆر مهمە کە ئیشارەی پێ بکەین ئەویش برایەتیە بە حەقەت ئینسان زیاتر ئیحتیمام بە برایەتی بدا چونکە خوای گەورە جەلە جەلالوه برایەتی واجب کردێ لە ناو موسڵماناندا زۆر جار ئێمەمانان بەهۆی بیر و باوەڕێک یاخۆت بەهۆی ڕێگایە کە گرتومانەتە بەر برایەتەکە وێڵ دەکەین جای بەهۆی بازنەی حیزبایەتی بیان بەهۆی هەر بیر و بۆ چوونێک بێ وا تەسەور دەکەین ئەو جۆغز و بازنەیە کە ئێمە بیری لێ دەکەینەوە ئەوەی لە جۆغز و بازدەکە بە دەربێ ڕەفز دەکرێت با قوت بێ ڕەبانیش بێت جاوە بەڕاستی هەڵەیە کە چووکە برایەتەکە تەرێت کە برایەتەکە تەرکرا ئەمە واجبێکی خوای گەورەمان تەرکردیا با ئەدایەکی لاوەچیشمان جێبەجێ کردی جا بۆیە نصیحەت و ئامۆژگاریمان بۆ هەموو لایەک بۆ جەنابی مامۆستای بەڕێزیش ئیش بکەین لەسەر وەتەری برایەتی چوەگە توانیمان وەتەری برایەتیمان بەهێز کرد ئەو کاتی هەموو شتێک وەکو خۆی مەجرای ڕێگایەکە دەگرێ وەکو ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لن تدخلوا الجنة حتى تؤمنوا ولن تؤمنوا حتى تحابوا ألا هل أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم ئێمە ئەگەر ئاشتی خوازبووین لە بین یەکتر شتەکانی یەکترمان بە جوانی وەرگرت ولا تبخسوا الناس أشياءهم نەبووین ئەو کاتی برایەتەکە بەهێز دەبێ و چەتری ڕەجی چەتری ئیسلامیش بەهێزتر دەبێ ئینشاء الله زۆر سوپاس دووبارە مامۆستای بەڕێز خۆشحاڵین وجودی جەنابەت ئینشاء الله خوای گەورە ئەمسال منەتان زیاد بکە یا ربی ئامین لەگەڵەوەی بەڕێزیش بارەک الله فیکم من ئامادەم بەخوا تا بەیانی دانیشم لەگەڵتان بەڵام وابزانم میوانەکانیش و کاتی نوێژیش نزیک بۆ تۆ براکانم نازانم گەورە پاداشتە و لای بداتەوە داواکەین لە خوای پەروەردگار پاداشی بەڕێز دکتۆر لەتیف و میوانانی بەڕێز بداتەوە و داواکەین لە خوای گەورە ماڵێکی ئارام و بەختەوەر بکا بە نسیبە هەمومان بارەک الله فیکم و لایک بەخێر بن و سەلام عەلەیکم ورحمة الله وبركاته يسعد فؤادي كلما ذكر الحبيب ترنما يدعون إلى الخير ويأمرون بالمعروف نبي ربي کۆمەڵگا لە خێزانەوە پێک دێ خێزانیش لە ئەفراد و تاکەوە پێک دێ کە خێزانەکان بەختەوەر نەبوون کۆمەڵگا هەرگیز بەختەوەر نابێت کۆمەڵگا بەختەوەر نەبوو جیلی تازەمان کە دێت جیلێکی شەقی و خراپی لێ دەردەچێت عاقیبەت بەرەو خراپە دەڕوات تا دوا ڕۆژیش بەرەو جەهەنەمی دەبا خوا پەنامان بدات و هەر کاتێکیش کە ناوماڵی مرۆڤ بەختەوەری و ئارامی تێدا نەبوو لە کارەکانیشی سەرکەوتوو نابێت مناڵەکانیشی ساڵح و بەختەوەر نابن إلا أن يشاء الله للحق صار معلما للحق صار معلما